بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت بۆ ئەم هەفتەی پاسی یادگار لە کۆیەین. شاری کۆیا یاخود قەزای کۆیە یەکێکە لەو قەزایانەی کە ئەوترێت لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی بڕیاری سیاسیەوە سەر بە سلێمانیە و لە ڕووی ئیداریشەوە سەر بە هەولێرە. لە کاتی دواندنی هاوڵاتیانی ئەم شارە جوانە یەک دنیا گلەییان هەیە. ئێمە ئەمڕۆ مەبەستمانە لەسەر کێشەی خزمەتگوزاری، لەسەر پرسە گشتیەکان، لەسەر کەرتی تەندروستی، لەسەر ئەو باسانەی تایبەتن بە شارەوانی لەگەڵ جەنابی قایمقام و بەڕێوەبەری گشتی تەندروستی و سەرۆکی شارەوانی کۆیە گفتوگۆ بکەین. ئەو باسانەی قسەی لەسەرەکەی زۆرن، چ ئەوانەی بەنامە هاتوون، بە کۆمنت هاتوون، چ ئەوانەشی من بە پیاسەیەک لە ناو بازاری کۆیە دەستم کەوتووە. بۆ نمونەیەکێ لەو گلەیانەیە کرێت ئەوەیە کە ئەوترێت کۆیە بە تەواوەتی پشتگوێ خراوە و هیچ حسابێکی بۆ ناکرێ وەلا لە داواکاریەکانی ناکرێتەوە. یەکێک لەو شتانەی باسی یەکەن شەقامی دووسایدی فیدراڵی یاخود شەقامی جەنابی سەرۆکمان جەلالە کە ئەوترێت نەگەیشتۆتە ساڵێک، یەک ساڵی پڕ نەکردوێتەوە وێران بووە، قوتعەکەشیان لابردووە کە ناوی جەنابی سەرۆکمان جەلالی لەسەر بووە کە ئەگاتە سەر پرسی تەجاوزات ئەوترێت بەرزاییەک نەماوە لە چواردەوری کۆیە کە ڤیلای بەرپرسێکی لەسەر نەبێت. هاوڵاتیانیش ئەگەر یەک بست تەجاوز بکەن بێگومان پێیان داخرێت و ئیجرعاتیان لەگەڵاکرێت. کاگاتە پرسی تەندروستی ئەوترێت کۆیە دکتۆرێکی ئەوتۆیتیان نییە، بۆیە بۆ حاڵەتە گرنگەکان، بۆ حاڵەتە جددیەکان ئەبێ یەکسەر ئیحالەی هەولێر بکرێن لەو ڕێگەیەشتی بەسەردێت کە ئەوترێت ڕێگەی مەرگە کەس نازانێت. بە نسبەت شەقام و ڕێگاوبانەکانیشەوە دوایی لە کامێراکەوە ئەیبینن چەند خراپن و بە چ شێوەیەک وێران بوون. ئێمە ئێستا لە ناو هاوڵاتیانەوە دەست پێەکەین با بزانین هاوڵاتیان قسەیان چییە. فەرمونون. سڵاو لێبێ، بۆچی ویستە قسەمان بۆ بکەیت؟ وەڵای لەسەر کێشە و گرفتی شاری کوێ بە تایبەتی خەدەماتی کوێ باش زادۆ شەقامەکانمان بەڕێز شتا لە خۆتان تەسویری کە لەسەر ڕێی شەقامی مامجلانی بەڕێز مامجلانی پێدەێن ڕەواشات بڕۆ تەمەشاک لە قەتعاچانیدا بەناوی بۆ ساڵێکی نزیکە 6 مانگ 7 مانگ قەتعەکە ماوە؟ قەتعەکان لێکردەوە لەبەرەوەی لەبەر ڕەمزی بەڕێز مامجلانی ڕەحمەتوخای لێبی لەبەر کەرامەت و ئیسانەتی وی لایان بۆی خەڵک نەزانێت ڕێیەک بێ بەناوی بەڕێز مامجلانی بێ دەبێ بۆ شێ بێ گونیە خۆلا لێداناوە داوای لە بەڕێز قایمقام دەکەم کێستا و جێ لە دەکەمە دێتە سەر شاشەکە داوای لێ دەکەم لە بەڕێستی بەڕێوەبەری تەندروستی و شارەوانی ئەرچی شارەوانی بیکە. لێیان بپرسێ یعنی نا 4-5 مانگە مارەك نەهاتیتەوە شارە هەر لەو شارە خەڵک دەڕوا بۆ کارەکە چییە؟ لە ئەوەی ئیش نییە، هەلی کار نییە. ئەو بازارە بە هەموو بازار کۆی بڕوا ناکەم نا ئەوڕۆ دەفتەرێک دۆلار فرۆشاوی. تا ئێستا کەم و کوڕی زۆرە کۆیە، ئەمە بەنسبەتی کۆی هۆڵەکی شانۆمانەیە تا ئێستاوە 4 ساڵ 5 ساڵە لەسەر قەیرانەکەی هەڕاوەستایە بەڕاستی جێبەجێ ناکرێت. چەند جار داواکاریشمان پێشەش کردیە بێ ئیستیفادەیە. بەرپرسانی ئەم سنوورەت داوکاری کاسبکاران بەرپرسانیە بەرپرسان هەم لە باقری خۆیانە بە هەڵێ ڕۆژیان لەم بیتن کەسێک ناتێتە ئێستا کە برێت نەرە شاری کۆی ئەوە ناوە دوکاندارە لە خۆی بێزارم بە 500,000 لە تکانەکەمە کرێ ئای کار باش دەم بە 3 ڕۆژان بەسەر ڕۆژان گۆلکەچی ناپرۆشەمووی بە قەردەڕوانە پارەی عالمی درێ ئەوە تا ئەم ێزەمان لە دەرێدانایە بۆ بەیانی 100,000 غرام کردین جاسکیان بردێترێ 100,000 بدەنە زابێنین جاسکەی بەنۆلو کێشەمان زۆرە ئەو شوێنی کات بەسەربردنەکان نییە وەک مەکتەبەکانمان پێویست نییە لەگاتی کاسپیکردن پێوی پێداویستەکانی دوکانەکەمان نییە. ئێستاە دوکانی خۆمانە لەکەم بامی شوێنەکەین جێکە نیەشی لێ بکەین. کەی بوو ئەخیر جار نەوتان وەرگرت چەندێک پێش ئێستا؟ 4 ساڵ پێش ئێستا بەداخەوە دەکرێت بڵێم 180 کوردستان بە نەوتی ئەو شارە دەژی موچەخۆر پرۆژەکان پارەی ینی تەواوی ئەو بەڕێ کوردستان سرف دەکرێت 180 لە نەوتی ئەو شارەوە دەڕوا لە هەناو جەرجی ئێمەوە دێتە دەرێ. بەڵام ئەوە شارەکەی و خۆ دەیبینی کۆڵان نییە تاسەی تێدا نەبێ، بینا نییە لەو شارە بەناتەواوی تەواو کراوە بەڵام هێشتا پرۆژەکە تەسمیل نەکراوە دار و خاوە بەسەر یەکدا. تێناگەم پشتگوێ خستنی ئەو شارە هۆکاری چییە؟ هەرچی سەر و کۆمارە یا زاوای ئەو شارەیە یا خەڵکی ئەو شارەیە. تەنانەت هەموو ساڵێک هەموو کابینێکی حکوومەتی هەرێم چەند وەزیرێکی خەڵکی ئەو شارەیە، خودی وەزیری ئاوەدانکردنەوە خەڵکی ئەو شارەیە.
یعنی دەکرێت بڵێن ئێمە دەستێکی باڵامان هەیە لەو بەڕێوەبردننی ئەو حکوومەتە لە بەخێوکردنی ئەو حکوومەتە ئەو خەڵکە کەچی خۆمان بەژمەینترین کەسی. ئێرکانە کۆیە شاری مامجەلالە شاری فواد مەسوومە ئاین دوو کەسی ناودار و پێشمەکە دێرینەکان شاری کوی ئەوغایە ینی بۆ ئەوغایە کو چاوەڕیانەیە بێنە ناو خەڵک کو چاوەڕیانەیە بۆ شاردا بێنەوە ئەنی من سەیرم پێدەم من وەک گەنجێک کە من سیارەمەیە کاسوکارم ئەمن سەفەرێکمە بیانی ناڕۆ تاکید بەیانی بۆ لای تەقتەق بۆ شار ناڕۆم کە شاری ئەو شەقامەنایە لا شەقای مامجەلال کە تابلۆکەشان لادا شارەوانی لایدا 6 مانگ ساڵە خۆی ڕانەگرت وەکو ینی نەریتێکە لە قەزای کۆیە کە نزیکی نیوەڕۆ ئەبێتەوە ئیتر دوکانەکان وردە وردەدایە خەم چ ئەوانەیە چن نوێژی نیوەڕۆەکەم چ ئەوانەیە چن لەگەڵ خێزانەکانیان نانێکە خۆن ئێمە ئێستا ئەڕۆین لەگەڵ سەرۆکی شارەوانی کۆیە بەردەوامی با گفتوگۆکەمانە دەین و ئەو هەموو خەموو کێشەی کە گوێتان لێبوو باس کرا لەگەڵ ئەوانیش باسیەکەین فەرمونون. بۆ بینەران شاکەدار بن کاکیمداد سەرۆکی شارەوانی کۆیەیە ئێمە بەبستمانە لەگەڵیانە گفتوگۆیەک بکەین کاکیمداد گەر لەناو بازارەوە دەست پێ بکەین دیار بوو هاوڵاتیان گلەییان هەبوو لە ئەوەی کە وتیان ناو بازارەکانمان بۆ نمونە لە شوێنێک گوتیان لێرە کانی تەقیوە هیچ چارەسەرێک نەکراوە گلەییان لەوە هەبوو ئێوە تا چەند دەتوانی وتانە بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بێن و لە نزیکەوە قسەیان لەگەڵ بەڵێ لە خوارەوە کانی لێنێ لەگە بۆڕی بۆڕی وتیان نازم بۆڕی ئاوایان و بۆڕی بێشکا بێمە چەند جا لەو حەدیقی خوارێکە حەدەکەمان دروست کردووە یەک دوو جار بۆڕی شکاوە هەزار جار شکاوێ چاکمان کردێتەوە باش کێشە چینە بۆ بەڵام بۆ ئاخرێژ نازانم کەس بەمینەوە تو ئێستا بۆ ئاخری بۆڕی ئاویلێش دوای ئەمە چارەسەرەکەین چارەسەر دەکات یەکەم جار نییە و چەندین جاری ترە بۆ تەرتیبکردنی ناو بازارەوە خۆت زانی ئەمە یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی کۆیە و بە تایبەت لەبەرەوەی کەسابەتی تیا قەرەباڵغە ئەبینی ئۆتۆمبیلێکی زۆرەوە وەستێت ڕێک و پێک و تەرتیبکردنی ناو شارەکە وەکو پێویست نییە لەوێوە بەڕێزێک گۆشتفرۆش بوو خەسابخانەیە بوو لەوێ ئاماژەی بەوە داوتی مێزێک مێناوەتە بەردەم دوکانەکە 100,000 غرامە کراوە بە ئەم دیوەی تریشی وەرگین ئێوە چیڵ بەڵێ ئێمە تا ئێستا کەسمان 100,000 غرامە نەکردەوە بەڵام ئێمە لیژنەمانەیە چاودێرمانەیە ڕۆژانە طبعاً خەڵکیش هەر خەڵک بۆ خۆی طبعاً داواکاری هەیە شکوایە لای ئێمە لەبەرەوەی ئەگەمە ڕێگەی بدەین عارەبانەیەکی گەڵێک زۆر بە خۆت دەزانی بەهۆی و قەیرانەوە خەڵکانێکی زۆر ڕووی کردۆتە سەر دەستگێڕ و شیا فرۆشت و ئانە گەنجانێکی زۆر هەنا ئەوانە دێنە چۆنێنە سەر شەقامەکانمان لێ دەگەن ئێمە تەمان ڕۆژانە بەردوچوونیانە بۆ دەگەن چاودێرمانەیە ئەوانەی بکرێت کە ئاگاداریان دەکەین و بەلابردن ئاگاداریان دەکەین و غرامەیان دەکەین بەڵام غرامەیەمە قەت نەگەیشت 100,000 بەپێی ئەوەی کە غرامەی دەکەین هەروە شوێنی تریشمان بۆ دابین کردوونە ئێستا بۆی کە عارەبانەکان بچن لە شوێنیان دارێت دەست گێڕەکان بەڵام ئەوان خۆیان نان هەمویان بەیەکەوە بەس ئەوەی بێتە ڕۆژانە کەسەدانمان بکاکەرەکەی پێدەگرین شوێنمان هەیە بۆی تەرتیب دەکەین و ئەو شوێنەی کەربن مراجعە بکەن شوێنمان هەیە ئێوە هاوکاری کەسبکاران نەگڕێگریان حتمما هاوکاریان دەبین خۆ زانیم و گەنجانێکن بێشوکان و ئیشی دەکەم پێمان خۆشە ڕێگری مەعیشەتی کەسمان نەکرد تا چەند دەتوانی وتانە هەلی کار بۆ گەنجانی ئێرە بدۆزنەوە ئێوە پێتانەوتر شارەوانی و گەشت و گوزار باشە کۆیە ناوچەیەکی گەشتیاریە شوێنی زۆر جوانی تەیە بەڵام جێگەکان ئێجگار بێنازن ئایا کەم و کوڕێکە لە لای ئێوە بۆ یان لەلایەن وەزارەتەوە بۆ بەدەمتانەوە نهاتون خۆی بەنسبەت کەم و کوڕی شارەوانی تۆ خۆت دەزانی شارەوانی زیاتر فەرمانگەیەکی خزمەتگوزاری خزمەتگوزاریش ئەوڕۆ بە ئەو گلەیانەشی کاکرێت لەو ڕۆ ئەکرێ خزمەتگوزاری بە خۆت دەزانی پێویستی بە گوژمەیە پێویستی بە پارەیە پێویستی بە خەرجی هەیە تۆ هەر شوێنێ بتەوێت ئیحتیمامی پێ بدەی گرنگی پێ بدەی بە خەرجەکە لەبەردەستا بێ کە گرنگی پێ بدەی بۆی خەڵک ڕووی تێ بکاتن ڕاستە یان نا ئێمە وەک ئەهەلی کار ئەمە بۆ خۆمان ئیشانەمان نیە ئەوڕۆ هیچ پرۆژەیەکمان نییە پێشتر کە پرۆژەکانمان هەبوو پرۆژانێکی ئیشان دەکە لەوانەیە ژمارەیەکی زۆر بتوانیان ئیشان تێدا دەکردەوە ئێستا بەڵام لەبەرەوەی پرۆژەکان نییە ئەو دەرفەتەش نەماوە بەدەستەوە ئێمەش وەک پرۆژەی شارەوانیمان نیشتە دەبێت ینی ئێوە هیچ پرۆژەتان ئێمە هیچ پرۆژەیم کردووە ئەوان نێن بەدەمیەوە حتمما ئێمە پرۆژەمان هەیە بە دەرخستەشەیە تەقدیممان کردی ئەو پرۆژانێک کە پێویستن بۆ شاری کۆیە بکرێتن داوامان کردو تەقدیمیشمان کردووە ئێستا ئەمر خۆشبەختانە هەر بەو نزیکانە داوامی
مەبلە گژمەیەکم پارەکە بە خۆت دەزانین لەو قەیرانی و کە تا ئێستا دەستی پێ کردووە هیچ گژمەیەک بۆ شارەوانی دەرخان نەکراوە تەنها ئەوە نەبی کە 3 ملیار هەبوو ڕێکا قوبات بۆی تەرخانکردنی کردمانە پرۆژە لە دوای ئەوەی پارێکتر بۆ ئێمە نەهاتوە تەنها ئێمە ئیش پێ دەکەم وەک سەرۆکاتی شارەوانی ئەو خەرجی نەسری مانگانەی خۆمەکە ئیش پێ دەکەم. کاکیمداد باسێکی دیکە بە نسبەت کۆیەوە بۆ نمونە کە تۆ سەردانی قشڵاکەی هەموو کوردیە کاچێتەوە پێی خۆشە سەردانێکی مەزاری یاخود ئارامگەی دڵداری شاعیر بکات تەسەورەکەی دەرگاکە ناکرێتەوە بۆی بچی بۆ لای دەرگاکەت کلۆم بووە ناکرێتەوە ئێوە شارەوانی و گەشتە گوزارن ئەو خەڵگەشتیارانەی دێنێرە پێیان خۆشە بڕۆن نزیکەوە بیبینن نەک لە سەری سەرەوەی قەڵاکەوە سەیری ئەوێ بکەن بەڵێنێکم پێدەی ئەوە چارە سەرکەن زوو بە زۆی قزی مەزارگەی دڵداری شاعیر تەمان مەزارگەیە کە ینی بەڕاستی مەزارگایشی وەختەڵ شاعرێکی نەتەوەی لەوانەیە لە خەڵکێکی گەرم کوردستانی کۆ کردووە هەر چوار پارچەی کوردستان خەڵک بەلەوانەیە سەردانی بکە ئەوە من ڕێیەکم یار شوێنەکەی کە گواستویانەوە لێیان داناوە شوێنەکەی باش نییەوە کە مەزارەکەیان دەدانای بۆ خۆی دەبای بەبێ ئاگاداریەوە بووە پێشە منیش بۆ خۆی دەبای لە شوێنێک باە شوێنێکی بەرفراوان بایە بۆ توانرابای وەک شوێنێکی سیاحی لێکرابایە بۆی خەڵک بتوانانی گوایە خەڵک ئاسان پێگەیش پایە بەرچاو بایە بەڵام ئەوە بەرچاو نییە ئێمە ساڵانێکی زوو لای ئێمە بوو ئەو شوێنە خزمەتمانەکرد دارمان لێ چند خایانمانەکردەوە بەڵام ئێستا زیاتر جەماعەتی قشڕی ئەوەی دەکەن سەیتەڕیان کردوتە سەر ئەو مەدخێ بۆ خۆیان احتیفازی پێ ئێوە سەر بە ینی ئەوان ئایدی شارەوانی گەشت و گوزارنین شوێنەوار ڕەبتیان بە ئێوە ڕەبتیان بە ئێمەوە نیە نەخێرم باز ئێمە وەختێک بوو چەند ساڵێک بوو ئێمە بۆ خۆمان ئاگامان لێ بوو با بڵێن ئەو هەتا نۆژەنکردنەوەی بینایەکان تا لێرەوە داوایان لێکەچکەوە کارەساتە بەڕاستی ئەی بەشە کە ئەو دەرگایە ناکرێتەوە بتوانین هاوکاریشمان لێکردونە بە دەرگایەکان لای خۆشیان بوو باشە هاوڵاتیەک بە ناوی دەشتی عەبدوڵڵاوە نامەیەکی ناردووە دوو ڤیددیۆی ناردووە شەرحی ڤیددیۆکانی ئەڵێ ئەوە ڕێگای سەرەکی قوتابخانەی هێڤیاری دواناوەندیە داوامەکەی دیشی چرۆی ئامادەیی کچانە ئەڵێ ئەوە جگەلەوەی بنکەیەکی تەندروستی و ڕێگای نێوان هەر سێگەڕێکی قەسرێ و ئیسکان و حەمامۆکە ئەگەر غەڵەت نەبم حەمۆکە یا حەمامۆکە ڤیددیۆکان ینی ئەڵێ جاری وا هەیە 1 مەتر ڕێگە نییە خوێندکارەکان قوتابەکان لەوێەوە بپەڕنەوە ئەمە بۆچی چارەسەر نەکراوە ئەو مەکتەبانی کە باسی دەکەی لە حەمامۆکە مرکزێکی سەحیشی لێیە ئێمە ڕێگامان لە بۆ بردۆ توێ دوو ڕێگای هەیە ڕێگایەکی لە ڕێگای حەمامۆکە وڵادەدا ڕێگایەکی شێ لە ئیسکانەوەلادە لەسەر دووسایدی شەقامی ئیسکانەوەلادە ئەو ڕێگایەکە لە دووسایدی شەقامی ئیسکانەوەلادە سەرتایەکەی زۆر ناڕێکە زۆر تێک چووە ئێمە بۆ ئاخری خاستن دوای ئەو بارینە وڵافای هەر زۆر لێران بە ئێمە دەرخستەمان پێ کردو ئێستا دەرخستەکەشمان بەرز کردو دەشمانە جەنابی قایم خامیش جەنابی قایم خام بزانم بەرزش کردوتە بردیۆتی بۆ پارێزگاش بۆی چاچیان بکەینەوە و دەوروبەری مەکتەبەکەشمان چاو مەسافەیەکی زۆر ئەوەش لە ئەبێ بگەڕێنەوە بۆ مەرکەز دەسەڵاتیەوەتان نییە خۆتان چاکی ئێمە کاکە یادگار کێشەکەی مەچێ لەسەر بودجێ ئێمە بودجەیەکمان لە بەردەستنی ئەو بودجێ ئەمن هەمە نەسریەکی مانگانم لە بەردەستە ئەو نەسری مانگانە خۆی دەگرێتەوە لە هەموو شتێک ئێمە خەڵکێکی زۆر داواکاری هەیە ڕۆژانە بۆ خۆ دەزانین کە تەناگەڕێکیش نییە خۆی ڕووی تێدەکاتن ئێمە ئەو داواکاریانە لای خۆمان نێڵینەوە بۆ کاتێکیەوە بۆ کاتێک لیژنەیەکی لەسەر دروست دەکەین ئەو لیژنەیە سەردانی ئەو شوێنانە دەگات بە پێویست بە پێویستی ئەو شوێنانە ئەو تێکەڵی هەمانە دەیکەین ئێمە ئەومان تەواو بە ئێستا لە بۆ ئەو فترەیەتر ئێستا و دەرخستەیەکترمان لە بەردەستی ئەوشان بای 26 میلیۆنە ئەوش دەکەین ئەو تێکەڵە لە بەرنامەی ئێستا ئەو بەرزمان کردوەوە لە بۆ بەڕێوەبەراتی شارەوانەکانی هەولێر دەی موافقەی پێ بدرێت چرا بۆ وەزارەتی شارەوانی موافقی ڕزامەندی پێوەردەگیرێ بۆی ئەو سەدا ئێستا بۆ بە 170 جاران 120 بوو ئێستا 170 ئەو 170ماندا ئێمەش ئەویشی پێ بکەینە بەرەو 170 نە کۆنکریتی پێ دەکرێت نەقیریش پێ دەکرێت ئەوەی کە پێ بکرێت بتوانین کە هاوڵاتیانی خۆمان داواکاریەکانیان پێ جێبەجێ بکەین بەس ئەو تێکەڵی پێ دەکرێت هاوڵاتێک بە ناوی هەڵگورد کۆیە نردوێت ئەڵێ پارکی دەشتی کۆیە لە گوندی هەواوان بۆ تەواو ناکرێت پارکی دەشتی کۆیە لە گوندی هەواوان ئێوە ئاگادارن بەڵێ ڕوبەرەکەی 186 دۆنمە بڵێ ئەت بۆ خۆت دەزانی پارکێک ئەوڕۆ ڕوبەرەکەی 186 دۆنم بێ دەوێت چ خەرجیەکی پێویست بکاتن ئێمە ئەوەی چەند ساڵی ئیشمان لێ کردەوە چەند جار ئیشمان لێ کردو ئیشەکەی چی کراوە لە سەرتاییەکەی هەندێک تەختیت و شەقامی ناوەکی لە بۆ کراوە ژمارەیەکی زۆر دارمان لێ چاندووە هەمووی هەر چوار دەورەی سیاز کراوە ئێستا دەرخستەیەکشمان پێ کردووە لە ڕێگەی پارێزگاوەداوامان لە بەشی باخچەکانی هەولێر کردووەم دەرخستەیەکی کاملیان بۆ کردینە بەڵام دەرخستەکە بە کاملی نزیکەی بای 9 ملیار دینارە 9 ملیار دینار ئەوڕۆ لەو قەیرانەی ناکرێت تاکە حەلی چارەسەری ئەوەی کە لەگە بەرز قایم خامیش قسەمان کردووە بکرێ بتوانین بە ڕێگەی کەرتی تایبەتەوە
لە ڕێگەی کردایبەت وعنانی بۆ بکەین ئەو جاچە هەموو پارکەکە بەیەکەوە بێ هەموو ڕوبەرەکەی یان بیکەینە پارچە هەر پارچەی بابڵێن دەتانی بیدێ کۆمپانیاکی وەبەرهێن هەر پارچەی بە مەبەستێک بتوانانی ئیشی لەسەر بکەین. باشە هاوڵاتیە کە ئێمەی بینی لێرە بەرنامەمانە بۆم پرسیارەی نردووە بە دیاریکراویڵە پارکی ناوشار بۆ لەسەر بودجەی هاوڵاتیانە بۆچی لەسەر کۆمپانیای بەرهەمهێنەری بازاڕەکە نەبوو یا بازارگەکە نەبوو. پارکی ناوشار ئەوەی مەبەستی باغی فریشتەیە ئەوەی خوارە بەرامبەر پرۆژە وەبەرهێنەرەکە ئەوە لەسەر ئەلکی هاوڵاتیان نەکراوە طبعاً ئەوەش لەسەر ئەرچی حکوومەت کراوە ئێمە ئەو کۆمپانیەکەەوەماندا مقابلەوەی پارکێکمان لە ئەستۆی کردکە و پارکەیە دەبێت ئەو جێبەجێ بکات پارکە کوێ بۆ ئەو پارکێڕێک بەرامبەر پرۆژەکەی خۆی بوو بەڵام ئەو پارکێ بەرامبەر پرۆژەکەی خۆی و بەرهێنەکە دوا دەکەوت کە دوا دەکەوت لە بەری ئەو پارکێ بەرامبەر خۆی شوێنی بەنزیخانە بە وەرمان گرتوتەوە بۆی بە کەلاوەی نەمێنێتەوە ئێمە هەڵسان چیمان کرد لەسەر بودجێ خۆمان بودجێنی ئەو پارێکەلەوەمان تەرخان کراوە لەسەر ئەو بودجێ بە ئەو پارەیە کە بەرزکە قوبات 3 ملیارەکەی لە بۆ دیاریکردین ئەومان خستە بەرنامەوە بەڵام بەرامبەر ئەو شوێنێک ترمان دیاری کردووە هەیبەسوڵتان بۆی ئەو کۆمپانیا و بەرهێنە ئەو بیکاتە بە باشە ئەو تابلۆیی کە ناوی جەنابی مامجەلالی لەسەر بوو لابراوە چونکە شەقامەکە هێندە وێرانە بەرپرسانیش ڕوویان نایەت ناوی جەنابی مامجەلالی لەسەر وایە ئەزانم نووسمەوە بۆ باسکەم ئێمە لەو پرۆژانێک کە باسم کرد لە بۆ لەسەر ئەو 3 ملیارێکە بەرزکا قوبات لە بۆ دیاریکردین بەڵێ 400 و تقریبا 470 میلیۆنێک بوو ئەو پرۆژەیەماندانە ئەو پرۆژەیە لە مزگەوتی خۆرخوازانە خۆی دەگرێتەوە تا ڕێگای دەشتی کوێ بۆی تەواوکاری ئەو ڕێگایە بێ کە لە ڕێگای تەختەخەوە دێتم ئەو ڕێگایمان ئەمەکە کرد ئەو ڕێگایە بۆ خۆی لە دیزایانی خۆی لە پرۆبەزەڵاتی خۆی لە 2014 تەقدیممان کردووە دەبایە سەر تاپای هەڵگیرابەوە لەبەرەوەی چەند خانووەکیش ڕێگر بوونە ئەو خانوانە دەبای ئیستیملاک بکرێتن بۆی مەشروعەکە بەڕێکی بڕواتن شێوەیەکی کاتی بە تەسمیمێکی ئەو شوێنێک کە تێکەڵەکەی لێ بۆ کراوە تەنها ڕیشێپێکمان داخل کرد لەگەڵ قرتاوکردنەکەی بۆی چی بکەین ئەو بار هەڵگرانی کە دێنەوە ناو شاری کوێ تەحویلیان بکەین لەوەی ڕەبتیگەین لەگەڵ ڕێگای دەشتی کوێ ئەوە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوو کە ڕێگای کەرکک و هەولێرش گیرا ئەو بار هەڵگرانێت بۆ خۆ دەگە چوبی سەیری بکەیت ئەو چ هاتوچوەیەکی بەسەردایە کاکیمداد مەجید سەرۆکی شارەوانی قەزای کۆیە زۆر سپاس بۆم دەرفەتە ئێستا ئێمەیتر وردە ئەجوڵین بەرەو لای کاک دکتۆر کامەران. کامەران سلااوان لێبێت وەزتان چۆنە دەنگ و باستانیەوە باشن هەر بژین بە ڕێزم زۆر سپاس دیارە پێمان خۆش بوو هەر لە ناو حەوشەی نەخۆشخانەکە گفتوگۆیەک بکەین بۆی بینەرانی شاگەدار بن دکتۆر کامەران عەباس بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیەیە دکتۆر گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەو ترێت کەرتی تەندروستی لە کۆیە تا ڕادەیەکی باش پشتگوێ خراوە لە ڕاستیدا پشتگوێ نەخراوە بە مانای پشتگوێ خستن بەڵام کەم و کورتیشمان زۆرە وەکو کۆیە ئەمە لەبەرەوەی کۆلێژی پزیشکی تێدایە و هەروەها کۆیە ناوچەیەکی گەورەیە هەر لە دەربەندی گۆمەسپانەوە تا دەگاتە ناوچەی کلکە سماق و لە سێگرتکانەوە تا دەگاتە سکتان هەموو سنووری کۆیە لەبەرەوە پێویستی بە ستافی زیاترە بە پزیشکی زیاترە و بە هاوکاری زیاترە باشە بەنسبەت هێنانی دەرمانەوە ینی من بەنامەش بۆ ماتووە وتری غەدرێکی زۆر ئەکرێت لە کۆیە لە ڕووی هێنانی دەرمانەوە بۆم سنوورە چکە و خۆشت ئاماژت پێدا سنوورەکەتان زۆر فراوانە ئەو خەڵکانی ڕوو لە ئێوەکەن زۆر ینی زیاترە لەوەی لە قەزاکانی دیکە بەدی ئەکرێت بڵێەوە ڕاستە لە مەسلەی دەرمان ئێمە دەرمانی بەغدا بەشێک لە هەولێرەوە بۆمان دێ وەکو دەزان خۆش بەغدا ئەو بەشە بە تەواوی نانێرێت جا لە هەولێریش ئێمە بە تەواوی ئاگادار نین ینی چۆنمان لە بۆ دێ بەڵام لە هەولێریش بۆمان دێ ئەو دەرمانێکە لە بەغداوە دێ ئەوەی کە دەرمانیش دەکرین 6 ملیۆنمان هەیە مانجی بەڵام کێشەی تەبن بۆ هەموو سنوورەکەیە بێگومان ئەو 6 ملیۆنە بەڵام کێشەی گەورەمان لەگەڵ ئەوەیە نەبوونی پارەی کاشە لە ماقەکانی کۆیە ئێمە هەموو جارێ دەبێ بە قەرد دەرمان بکڕین کە بە خەرجیش دەیکڕین مەخەر و کۆگاکان ناماندنێ پێمان نافرۆشن زۆر بە زەحمەت پێمان دەفرۆشن ئەگەر پێشمان بفرۆشن
بە پارەیەکی زۆر زیاتر لەوەی بۆ نمونە ئەگەر لە ڕانیە یان لە کەلار یان لە سۆران ئەگەر حەبێک بکردرێت لایەوە گرانتر ئەکەوێت بەڵێ من خۆم تەمەشام کردووە ئەگەر هەبێک لە شوێنێکە پارەکەی کاش بێ ئەگە 40 دینار 45 دینار بیلای ئێمە 70 دینار تەکلیفەکە. یەکێک لەو بابەتانەی بەنسبەت هاوڵاتیانی سنووری قەزای کۆیەوە گرنگە ئەوەیە کە سنتەرێکی شوشتنەوەی گورچی لە ئەوترێت لە کۆیە ماوەی 3 ساڵە ئەمری دەرچوو جیهازیشی بۆ هاتووە بەڵام نەکراوەتەوە. ئەمە پەیوەندی بە بەغداوە هەیە لە بەغداوە ئەو ئامێرانە دابین کراوە و بیناکەشی هە لەلایەن شەریکەیەکەوە کە لە بەغداوەیە بۆ شەقلاوەش هەمان شتە ئەوەی شەقلاوەش تەواو نەکراوە. ئێمە زۆر لەگەڵ وەزارەت قسەمان کردووە لەگەر پارێزگای هەولێر قسەمان کردووە لەگەر بەشی کاروباری تەندروستی لە وەزارەت تا ئێستا هیچ چارێکی نەکراوە و چەند جاریش نوێنەرمان لەگەر مهندسەکە ئەوەی با بڵێن سەرپەرشتیاری پرۆژەکەیە لە بەغدا قسەمان کردو هیچ چارێک نەکراوە بوو ئەوە بەشێک لە ئامێرەکان هاتووە و بیناکەشتەوە بوو. بەڵێ ڕاست دکتۆر چی بەنسبەت پزیشکی پسپۆرەوە ینی لە بواری مێشک لە بواری دڵ ینی ئەوترێت هەر شتێکە بێت هەر نەخۆشێکی لەو جۆرا بێ دەمودەست ئیحالی هەولێرەکرێت. بەڵێ زۆر ئەویان ڕاستە ئێمە بەشی نیشتەرگەری مێشک و دەمارمان نییە و هەروها پسپۆری دڵمان نییە تەنها پسپۆری هەناویمان هەن و بەشی بێگومان نیۆرۆلۆجیش ئەوەی کێ پێ دێرێن نەخۆشیەکانی جیاوازە لە نەشتەرگەری مێشک و دەمار نیمانە نەشتەرگەری سنگمان نییە ئەوانە بێگومان ینی ڕەوانەی هەولێر دەکرێن. ئەمە مەترسی لەسەر ینی دۆخ و ینی لایەنی تەندروستی هاوڵاتیان ئەم سنوورە دروست نەکرۆ چونکە ڕەنگە لەو ڕێگە ناخۆشە کە تۆی نێریتە هەولێر ڕەنگات لەوێ گیان لەدەست بدات. بیر لە چارەسەرێک نەکراوەتەوە ئێوە هیچ پرۆژەیەکتان خستۆتە ڕوو. ئێمە بە بەردەوام داوامان کردووە بەڵام خۆت دەزانی ئاسان نییە ئەوە چارەسەری دەوێت بەڕاستی هێنانی ئەو پسپۆریانە چکە لە هەولێر و شارەکانی تری شەندێ پسپۆری هەیە کەمن لەبەرەوە هەر پێشانی ژواوە لە سنتەر ئەو شوێن لە سنتەرەکان ئەو پسپۆریانە هەن ئەگەر ئەو بتەوێت ئەو پسپۆریانش بینی ئەو شوێنانە دەبێ ئەوەت هەبی پشتگیری مادیت هەبی ینی نظامێکی تایبەتی بۆ دابنی ناتوانانی ینی زەحمەتە خۆ ئاماژت بەوەدا ینی کۆلێژی پزیشکی هەیە ئێستا لێرە نەبوونی نەخۆشخانەیەکی فێرکاری و هەر ئەمەوێ پێویست شکەی بەو باسەوە ینی کەمی مقیم و مقیمەقدەم لە نەخۆشخانەکان ئەمە هەمووی کێشەیە ینی ئەم سنوورە کە لە سەرەتای قسەکان مەوتم پشتگوێ خراوە مەبەستم ئەم لایەنانەیە ئەمە هەمووی پێیوەستە بە ژیانی خەڵکەوە باسی تر نییە. زۆر ڕاستە ئێمە کەمیەکی زۆرمان هەیە لە پزیشکی نیشتەجێی خولاواتە مقیم دەوری مقیمەقدەممان هەر نییە ینی پزیشکی نیشتەجێی دێرینمان هەر نییە ئیدی بەم شێوەیە ینی پسپۆرەکان زۆر ماندوو دەبن دێن و دەچن ینی لەوانەیە ڕۆژی جاروەیە 3000 دوای دەوام سەردانی نەخۆشخانە بکەن بۆ بینی نەخۆش هەندە جاریش کەم و کوڕیش بوو دەدا لەو بارەیەوە کەسێک دکتۆرێک خەفەرە من بەنامەش بۆ ماتۆ تەنانەتەوە تاڵێ شەوانە حاڵەتێکی خەتەر هەبێ ڕێگی حالی هەولێر دەکرێت ئەو نەخۆشخانە گەورەیە شەوانەی یەک پزیشکی مقیمی لێ نەخۆ لە هەموو ڕاستە لەوانەیە پزیشکی مقیم حەقە لە قاوش هەمانبی لە بەشی منداڵبوون هەمانبی نیمانە بە زەحمەت ینی هەندێک جار بۆ بەشی منداڵبوون دابینی دەکەین بەڵام لە هەموو دنیا ژوایە پسپۆری پزیشکی پسپۆر بەشە و لە نەخۆشخانە نییە ینی ئەگەر پێویست بی بانجی دەکەن و ئەگەر پێویستیش بی هەر هاتوون ینی یەکێ لەو گلەیانی کە دیسان بەدەستی من گەیشتۆ لەلایەن هاوڵاتیەکەوە ئاماژە بەوادا ئەڵێ دکتۆرەکان لە نەخۆشخانەکانی بۆ نمونە ئەم سنوورە هەفتەی یەک جار نەخۆشە بینن تەنانەت ئاماژەی بەوە داواڵێن دکتۆر لە سعات 9 بۆ 11دا ئەنیشێت کاتێ نەخۆشێک ئەنێردرێت بۆ ئەوەی بۆ سۆنار بۆ تیشک بۆ تاقیگە تا ئەنجامەکە وەرەگرێتەوە دکتۆرەکە لەوێن نەماوە ئەمە حاڵەتە لێرە چۆن چارەسەریەکەن وەکو دیاردێن نییە ینی لەوانەیە هەندێک حاڵەتی وا هەبووبی من زۆر جار هاتووم 12 سعات 12 زیاترە قەرەباڵغی لە پێش دەرگای دکتۆرەکان هەیە بە تایبەتی لە بەشی باتنیەوە شکان ئەوانە سەریان زۆر قەڵەباڵغا
لەوانەیە هەندێک جاریش ینی بێگومان ینی وڵاتی خۆمانە شتیوا بڵێم ڕووی نەدایە لەوانەیە ڕووبدا. دکتۆر یەکێ لەو پرسیارانەی بۆ مناتوە مەبەستمە ڕوبەڕووی جەنابتانی بکەمەوە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە لەلایەن کارمەندێکی ناو نەخۆشخانەوە هاتووە. ئەڵێت دکتۆرەکان بە تایبەت دکتۆری ژنان کاتێک کە ژنێکی دووگیان سەردانیانەکە پێیان ئەڵێن ئەگەر لە سەرەتای دووگیانیەوە هەموو هەفتەیەک سەردانم نەکەی لە عیادەکەم ئەوە دواتر ئەگەر پێویستت بوو لە نەخۆشخانەی حکومی نەشتەرگەریت بۆ ناکەم لە کاتی منداڵ بوون. ئێوە بە دوواداچوونتان بۆم پرسە کردو چکۆ من لە چەند سەرچاوەیەکەوەم قسەیان بۆ هاتۆتەوە تەنانەت قسەیان لەسەر مامەڵەی دکتۆرەکان کردووە لەگەڵ بڵێن ژنە دووگیانەکان لە کاتی مناڵبوونە کاڵێت تەنانەت سوکایەتیشیان پێکراوە لەو کاتێ. ئێوە تا چەند ئاگاداری ئەمن تەبەنەم حاڵەتە لە هەولێر و لە سلێمانیش ئێمە پێشتر قسەمان لەسەر کێشە نیە ئەوانە کێشەی تەندروستین من لە خزمەتێکی زۆرم هەیە ئەوانە لەوانەیە هەندێک جار ڕوو بدەن بەڵام کێشەیمە ئەوەیە هاوڵاتی قسە دەکا بەڵام نایە من چەند جار لەوانەیە نەخۆشم بردووە لێرە هاوڵاتیەکە ئاگاشی دێنی خۆم لیژنەم داناوە بە دوواداچوونم کردووە و لیژنەی پزیشکیمان داناوە کەمتەر خەممان ئەگەر کەمتەر خەمی هەبوو ئێمە بەپێی یاسا تەعاملمان لەگەڵ کردوون بەڵام کێشەوەی ئەو کەسە نایە ینی نایە ینی ئەوە لێرەوە لەم بەرنمەیەوە لە پاس یادگارەوە داوا لە وڵاتیانەکە نەگەر بۆ منە پزیشکێکی ژن پزیشکێکی پیا و فەرقی کرد لە نەخۆشخانە و لە عیادەکە لەگەڵی وتی و لە عیادەکە سەردانم چۆن دەبی بڵێ هەموو هەفتە سەردانم بکە لە عیادشتیوان چۆن دەبی ینی ئەسڵ ینی هەر ئەگەر نەخۆش بێتە عیادەت پاش هەفتەیە کە دێتەوە نابی پارەی لێ وەربگیرێ ئەگەر بۆ مانجێک ینی زیاتر سێ هەفتە لەوانەیە بەڵام پاش هەفتەیەک چۆن دەبی پارەی لێ وەربگیرێتەوە هەموو هەفتەیە سەردام کەشتیوان نابێ لەوانەیە حاڵەتێک بووبی ئەگەر وابی ئەو بەڕێزە دەتوانانی بێ سکاڵای خۆی ئەوە بکە بە دوواداچوونیشمان هەیە ئەگەر زۆر توندیش بی لیژنەی لێکۆڵینەوەمان هەیە داواکاری گشتی دێتە بەڵێنێکی باشە دکتۆریان ئێمە لە کۆتایی ئەم بەشەی بەرنمەکەشمان نزیک بووینەوە ئێوە جەنابتان وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە داواکاریتان لە وەزارەتی تەندروستی لەلایەنی بەرپرس چییە لە بەدەمەوە هاتنتان لە هاوکاریکردنتان لە دابینکردنی ئەو شتانەی کە فعلەن کەم و کوڕین لە کۆیە لە کەرتی تەندروستی ئێمە کەم و کوڕی زۆرە وەکو باسم کرد بەڵام کێشەی هەرە سەرەکیمان دکتۆرە ینی بەڕاستی پزیشکی نیشتەجێی دێرین و نیشتەجێی خولاو ئەگەر کێشەی ئەو نەخۆشخانەیە زۆر جایگلەی هاوڵاتیان لەوە دروست دەبی ئەوە یەک لە کێشەکانە لەو سنوورە هەیتمان ئەگەر ئەوەمان بۆ چارەسەر بکری ئەوانی تر هەمووی بەرەبەرە دەتوانێت ینی چارەسەر کێشەی هەرە سەرەکیمان نەبوونی کەمی پزیشکی نیشتەجێی خولاوە و نیشتەجێی دێرینشمان هەر نییە هەر نیتمان لە هیچ بەشێک جگە لە بەشی پێست کە خەڵک زۆر داوای دەکە و دەقدیمی دەکە بڵێ دکتۆر کامەران عەباس بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە زۆر سپاس بۆم دەرفەتە کات هەریەندا و کاری ئێمە بوو ماندووبوونتان لێەکەین عزیەتماندان ئەمڕۆ زۆر سپاسانەکەین هەر بژین بۆ وای بتوانین دەست بخەینە سەر برینەکان وردە چارەسەر بکە بەڵێ بینەرانی ئەزیز ئێستا وردە ئەجوڵین بەرەو لای کۆتاوێزگەی بەرنمەکەمان بۆ لای جەنابی قایمقامی قەزای کۆیە لەگەڵمان. بینەرانی ئەزیز هاتوینەتە ناو پاسەکە و ئێستا بڵین جەنابی کاکتارق حەیدەری قایمقامی قەزای کۆیە بە وەکالەت سەرنشینی پاسەکەمانە. کاکتارق سڵاوتان لێبێت سوپاس بۆم دەرفەتە من ئەزانم ئێوە ماوەی 1 ساڵە ینی ئەم پۆستەتان وەرگرتووە بەڵام لە پرسیاری هاوڵاتیەکەوە دەست پێکەم بەناوی کاک مستەفا ڕەزاق ئەڵێ بەس یەک پرسیار بکە چیان لۆ کۆیە کردیە هەر خۆی وای نووسیوە. زۆر سپاس کاک یادگار بۆ جەنابەت بۆ بەرنامە جوانە بەڕاستی شاری کوێیە ئێمە بە ئینسافەوە حکم لەسەر بدەین لەسەر چەند پرۆژە کراوە و چەندیش نەکراوە باش پرۆژە حتممە کراوە ئامار هەیە داتا هەیە ئەوە لە چەند پرۆژەی گرنگ لەسەر ئێزان کۆیە چەند پرۆژەکان دیارن بەڕاستی بەڵام ئەگەر بێتە سەر ئەوەی ئایا کۆیە بەقەت
حەزمی خۆی وەکو کۆیە وەکو شارێکی دێرین وەکو شارێکی پرجوڵەی سیاسی و حرەکەی سیاسی تای تەرازووی خزمەت گوزاری و تای تەرازوەکەی خزمەتکردنی ئەو شارە و پێشمەرگە و شەهید و قوربانیدانی ئەو شارە لە بەرامبەر ئەوەیە بەڵێ نەخر تای تەرازوەکە زۆر لاسەنگە ئەم ئاوا لاسەنگە بەڵێ هۆکارەکە بەڕاستی ئێمە وەکو ئیدارەی خۆجێی لەو شارە درێغی نەکراوە لەوەی کە ئێمە چەند پێداویستی و داواکاری خەڵکی بیگەینە سەری خۆمان باش ئەوەی کە پێویست بە بەڕاستی ئێمە گەیاندومانەتە سەری خۆمان کارمان لەسەری کردووە داواکاری ڕئیسی و سەرچەکەی خەڵک بەڕاستی کە زۆر پێویستەوە زۆریش کۆی مستحقە بوون بە پارێزگایە کە کۆی بەڕاستی بگرێتە پارێزگا داواکاریی زۆر سەرێکی خەڵکەکەیە چونکە بەڕاستی من بە شایستەترین قەزای ئەزانم لە کوردستان کە شایستەی ئەوە بێ بکرێ بە پارێزگا ئەو چەند ساڵی ڕابردوو لە ساڵی وابزانم 2011 بوو جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم هات ئەعلانی ئەوەی کرد کە کۆیە بوو بە ئیدارەی سەربەخۆ بەڵام بەڕاستی بەداخۆ تاوەکو ئێستا بڕیارەکە جێنەبووە هیوادارین کە ئەو بڕیارە جێبەجێبی کۆیە بکرێ بە پارێزگا کارێکی زۆر باشە و خزمەتێکی گەورەیە بەو شارە باشە ئەمە تەنها لە ڕووی ڕەمزیەوە خزمەتە بە شارەکەیان ئێوە هەست ناکەن شتی لە پێشتر هەیە بۆ نمونە لایەنی خزمەت گوزاری کەرتی تەندروستی کەرتی خزمەت گوزاریە گشتیەکان ڕێگاوبان لە پێشتر ئێستا بۆ نمونە من یەک نمونە بێنمەوە کاتی هاوڵاتیەکی هەڵەبجەیی ئەدوێنی ئەڵێ خۆزگە ینی پێشگیری پارێزگایان بۆ شارەکەمان دانەنایە بەڵام خزمەتیان بکردینە بەڵێ ڕاست ینی هەست ناکەی ئەوە هیچ ناگۆڕێ ئەگەر لەناو شارەکە خزمەت نەکرێت و فراوان نەکرێت و پرۆژی جیاوازی تیاجێ بەجێ نەکرێت ڕاستە هەر ئینوانەکە بەستنێ بەڕاستی ئەوەی کە لە هەڵەبجەشەیە پێویست بوو لەگەڵ کەناوی پارێزگا دام و دەستگا و دامەزراوەکانتیدا دەمەزرێ بۆی خزمەتی شارەکە بکات ینی بەڕاستی زۆر جار ڕاستە هەر ناوە ئینوانەکە شەرت نییە پێویستە شارەکە خزمەت بکرێت و بەتایبەتیش کۆیە بەڕاستی شاری ئیملاقەکانە شاری گەورە سیاسیەکانە شاری ڕۆشنبیرە گەورەکانی کوردستانە لە هاوڵاتیەکە دوان دەموتی بۆ نمونە دوو سەرۆک کۆماری عێراق شاری جەنابی یادیان بەخێریان یان خەڵکی کۆیە بوون یان زاوای کۆی بەڵێ بەڕاستی ئەو شارە شایستی ئەوەیە کە بەڕاستی خزمەت بکرێ ئێمە ئەوەی پێویستی و ئەوەی داواکاری بێ بۆ ئەو شارە ئێمە گەیاندومانەتە لانی پەیوەندیدار ئێمە وەکو قایمقامەتی قەزای کۆی لی مقەسرنی ئەمەش هەموو بەڵگە و دوێ کۆمنتەکانە کە چیمان داوا کردو چی هەیە کە نردومانە بەتایبەتی لەسەر مەسەلەی ڕێگاوبان کە ئێستا گلەیەکی زۆری خەڵکە ئێمە لە ڕێگاوبان گلەیەکی زۆری خەڵکە لەسەر ڕێگای دووسایدی کۆیە کە بە ناوی جەنابی مامجەلال کراوە ئەمە ینی زۆر قسەی لەسەر کاک تارق ینی بۆ تۆ قسەی خۆتت بیر نەچێتەوە بڕاتە بێت تاقە هاوڵاتیەک نەبووە بیدوێنم قسەی لەسەر ئەمە نەبێت ینی قسەیان لەسەر ئەوەیە بڵێن ئەم شەقامی چلمەتریە کە جوودساییدا و بزەختێکی زۆری کەرکک و هەولێر و کۆیە و سلێمانیش و شار و شارۆچکەکانی دیکەشی لەسرە ناوی جەنابی سەرۆک مامجەلالی هەڵگرتووە بەڵام لەبەر ئەوەی ڕێگەکە هێندە خراپە دوای ماوەیەک ئەو تابلۆ ئەو قوتعیان لێ کردوەوە و لایەن بردووە کاک یادگار ئێمە ئەو پرۆژەیە کەمتر لە یەک ساڵ پرۆژەیەکە سەردەمی من نییە هەم لە دەست پێکردن هەم لە کۆتایی سەردەمی من نەبووە بەڵام من هاتم داومەتە دادگا کێتان داوەتە دادگا ئەمە داوامانەتە جێگری داواکاری گشتی کە لێکۆڵینەوە بکات چێ کەمتەر خەمە مقاول کەمتەر خەمە مهندسی مشریفە شارەوانیە هەرجی هەتێک کەم و کەمتەر خەمە عقوبەی یاسایی خۆی وەربگری تۆپەکە لە سەحەی دادگا هیوادارم دادگا کاری خۆی بکە ئەو کارە خراپە بەبێ سەزا تێنەپەڕێت بە نسبەت ڕێگاوبانی دەرەوەی کۆیش کە بەڕاستی خەڵک گلەیلی هەیە ئێمە ئەو ڕێگای دووسایدی کۆی هەولێر بەڕاستی منیش پرسیارەکەم هەموو نۆ قەزای سەر بە سنتەری پارێزگای هەولێر جای ڕێگاکان دووسایدە باش منیش پرسیارەکەم بۆ ڕێکۆیە هەولێر دووسایت نیە بەڕاستی ئەو بڕیارە لای حکوومەت لە ئەنجومەنی وەزیران لەسەرێ ئێمە هەوڵی کۆشی خۆمان بۆ خەڵکەکە ڕوونی بکەینەوە بۆ شارەکەمان ڕوونی بکەینەوە ئێمە هەموو هەوڵی کۆشی خۆمان ئەوەی کە خەمی ئێمە بێ ئێمە کردومانە گەیاندومانێتە ئەنجومەنی وەزیران ئێستاکە لە ئەنجومەنی وەزیران ئەمە لەو بابەتانەی کە تایبەتە بە ئاراستەکردنی کتاب و ئەوەیە وترێ کتاب و ناو کتاب وکم ئەمە بەڵام بەنسبەت هاوڵاتیەکە و هاوڵاتی ڕۆژانە بەسەر جادەکەیە ڕاست و دووپاتیان کردە وتیان ئەمە ناوی سەرۆک مامجەلالی هەڵگرتووە نابێ وابێت ڕاستە یعنی ناکرێت چارەسەر بکرێت ئەمە ساڵی نەچووە وای بەسەر هاتووە ئەوەی کە داوامان کردو دادگا کاری خۆی بکات لێ پێچینەوە یاسایی بکە کاری دووەمیشمان پرۆپۆزەلێکمان بۆ ئامادەکرد بە 2 ملیار و نیوە کە ڕێگاکە چاک بکرێت لە ئەنجومەنی وەزیرانە هیوادارم بڕیارەکە زوو دەربچێ و کاری لەسەر بکرێت بە نسبەت ئەوە شۆ کە بەڕاستی ئەو ڕێگە دووسایدی کە زۆر جێگلەی خەڵکە
چوینەتە وەزارەتی ئاودانکردنەوە جەنابی وەزیری ئاودانکردنەوە هاوکار بووە جەنابی پارێزگاری هەولێر هاوکار بە چۆن هاوکاربوون ینی ئەمە ئەو ڕێگەیە بۆ نمونە ئێمە کاتێکی دیاریکراو هەیە بوترێت بۆ نمونە ئەگەر بۆ نمونە مانگێکی تر 2 مانگی تر بینەوە ئەو جوسایدە چاکراوە ئەمە لەسەر جادە دووسایدەکە ئێستا حالیان لە سێ کۆمپانیەکە دوانیان کێشەکانیان تەواو بووە کۆمپانیای سێم کۆمپانی ئابادڕەهانی ئێرانی خەریکی ئێستاویش گرفتەکان لەگەڵ وەزارەت چارەسەر بکات جەنابی وەزیری ئاودانکردنەوە زۆر لەسەر خەتە بە پەرۆژ بە بەڕاستی کە کێشەکە چارەسەر بکە و دووەم جار بەردەوام هەم خودی کاقوبات تاالبانی و هەم نووسنگەکەی لەسەر خدووە بۆی کە بەڕاستی ئەو چێشە و مەشاکیلانی کە لە کۆی هەیە چارەسەریان بکەین من بێ ئومێد نیمە هەر لە هەوڵدامە و بەیانیش هەر بەنیازم سەفەری هەولێرم هەیە هەم بۆ لای جەنابی پارێزگار هەم بۆ ئەنجومەنی وەزیران بەڵکو ئەو ڕێە هەوڵدەین چارەسەر بکرێن ئێمەش دیسانەوە جارێکی تر ڕووی دەممان لە بەرپرسەکان لە وەزیرەکان لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاالبانیەکەین هاوڵاتیانی ئەم سنوورە ئێجگار بێزارن بە تایبەت ئەڵێن ئەو شەقامە ناوی جەنابی مامجەلالی هەڵگرتووە بۆی ئەبێ لای لێ بکرێتەوە نەک لەبەر ئەوەی تەنها ناوەکەی هەڵگرتووە بەڵکو لەبەرەوەی شەقامێکی ئێجگار استراتیژیە و فشارێکی زۆر زۆری لەسەر ڕۆژانە وەزیفە کاک یادگار هەر کەسە و ئەو ئەرکێ لەسەر شانێتی جێبەجێ بکەن باش هەرلیش نیەک دێ لێ کۆڵینەوە لەو سەرەوە کاتکە قایم قام ئەرشی خۆی جێبەجێ نەکردووە من ئامادەم قسەی خۆم بکەم من کاری خۆم کردووە بەنسبەت ئەومان بیرنەچی ئەو ڕێگەیەکی ئێستا هەردووچی پێدا دەکەین چاڵ و چۆڵی هەیە ئێمە ئێستا حالیان لە نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەتە بڕیار وا بوو کە هەردوو لایەکی 75 سانتیمتر فراوان بکرێت یەک تەباقی خێری لێ بدرێتەوە لە سەیتەڕی تۆپزاوە بۆ سەیتەڕی لێگەڵە قۆناغیەکەم ئەوە قۆناغیەکەم ئەمە قورسە قورس نییە 4 ملیار بوو بەڵام دوای ڕێیەکی جوانتریان هەبوو بەڕاستی لە ئەنجومەنی وەزیران وایان پێ باش بوو کە هەر لایەک 3 مەتر فراوان بکرێت فراوان بکرێت چاو بەیانیش هەر لەگەڵ بەڕێبەری ئاوادانکردنەوە بۆ ئەوە سەردانی ئەنجومەنی وەزیرانکەی ژدەیەکەیەوە سبینێکە ڕۆن ئەنجومەنی وەزیران بۆ وڵاتیانی ئومێدەکەین جەنابی سەرۆکی حکوومەت موافقەتی لەسەرکە خەڵک ڕزگارکە لەو مەینەتی و لە وەزع خراپی کە لە ڕێگاکە هەیە بەڕاستی باشە ئێمە بێگومان ئێمەش ینی بەدووادا چوونمانە بێ بۆ پرسە چی سەبارەت بە تونێلی هەیبەت سوڵتان ینی هاوڵاتیەک نردوویەتی ئەڵێت تونێلی هەیبەت سوڵتان دوو جار پارەی بۆ سرف کراوە و پارەکە دیار نەماوە ئیشانی بە سوڵتان کاک یادگار جارێکیان لە هەیبە سوڵتان بووە لەوێ پرۆژەکە سەری نەگرتۆ سەردەمی من نەبووە دواتر چۆتە ئەو شوێنەی کە ناوی باداوانە بەڵام لەوێ شەر بە تونێل لە هەیبە سوڵتان ئینجازی پرۆژەکە 16 ڕۆیشتووە دوای ئەوەی کە قەیرانی 6 لە 100 تەواو بووە دوای قەیرانی دارایی کە بەسەرهات پرۆژەکە تا ئێستا وەستاوە بەڵام بەڕاستی تەرکیزی ئێمە ئێستا حالیان زیاتر لەسەر ڕێگای دووسایدی هەولێر کۆیە کە بەشێک تونێلەکەش بەشێکە لەو بەڵام بەڕاستی جارێک گرفتی ئێمە ئەوەیە ئەو وەزع خراپەش لە ڕێگاوبانی ئێمە ڕوویدا بەڕاستی بەهۆی ئەو وەزع بوو کە لە کەرکووک ڕوویدا ڕێگای پردێگیرە هەموو لۆدەکە کەوتە سەر هەولێر سلێمانی بە کۆیدا تێدەپەڕێن باش ئێستا ڕێگاکان بەڕاستی ڕاپەڕین لێرەوە هاتوچۆ دەکات سلێمانی هەولێر لێرەوە هاتوچۆ دەکات چەمچەمان لێرەوە هاتوچۆ دەکات بەڕاستی ڕێگاوبانەکانی وێران کرد ئێمەش ئەوەندەی لە توانەماندا بە دوادا چوونمان کردووە بە دوای ئەو بابەتەوە چوینەوە فەرامۆشمان نەکردووە دڵنیای خەڵکی خۆمانەکەی بەڵام بەڕاستی کاک یادگار مەوزوعی قایم قام پۆستی قایم قام هەموو دەسەڵاتەکان لێرە لە وڵاتە مەرکەزی لەسەری سەرەوە هەموو کێشەکان هەموو قایم قامەکان ڕەنگە جەنابە دوان بیرتیان بەڕاستی ئێمە ئەو دەسەڵاتە بەو مەرکەزیەتە بێت دەسەڵات نێتە خوارێ کێشەکان هەروە ینی چۆن بۆ نمونە من کە لە سۆران بووم قایم قامی سۆران وتی ینی لە مەرکەزەوە هاوکار ناکرێن ئێوەش بە هەمان شێوەی لە مەرکەزەوە زۆر ناگەڕێنەوە بۆ ئێوە زۆر دەسەڵاتتان پێنادەن بە تایبەت بۆ لە پارێزگای هەولێرەوە بە دیاریکراوی کێوە سەرداری سەر بە پارێز بەڕاستی من خۆم شخصی خۆم مکو قایم قامی کۆیە هیچ گلەیەکمان لە جەنابی پارێزگار لە جێگری پارێزگار لەو ستافەی لە پارێزگایە هیچ گلەیەکمان نییە زۆر هاوکار و زۆریش پشتیوانمان باشە بەڵام بەڕاستی حکوومەت چی بەنسبەت وەزیرەکانەوە ئێوەش وەزیر هەیە 4 ساڵە سەردانی نەکردبێتن بەڵێ نەمان بینیوە نەدەسەڵاتەکەدا ئەبەزێنێ ئێمە ممارەسەی ئیشەکان بکەین و خزمەتی خەڵکەکە بکەین نەخۆشیان دێن بەڕاستی لە مدیر عام لە وەزیر کە بەڕاستی پێویستە بێنە قەزایەکان ئەو دەسەڵاتە مەرکەزیت کە زۆر بەتوندی لەسەرێ کۆبووتەوە بەڕاستی زۆر خراپە نەدەسەڵات یعنی وەزیر هەیە لە ئەنجومەنی وەزیران لەم کابینەیە ئێستا کە هێشتا بەرکارە با بڵین نەدەسەڵات بە ئێوە ئەدات بەلە و نە ئامادەشە سەردانێکی کۆیە بکە لەو 4 ساڵی نەمدیر عامەکانیش
بەڕێوەبەری بەڕێوەبەری گشتەکانیشکانی بەڕاستی قەزایەکانیان بە تەواوەتی ئیهمال کردووە کە خەمی ئەو خەڵکی ئەو شارەکە ئەڵێ بکرێمە ببێتە پارێزگا بۆ عنوانەکە نیە بەڕاستی کاگادگەر بۆی دەسەڵاتەکەیە کۆیە لە ڕووی بڕیاری سیاسیەوە سەر بە سلێمانیە لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە ئەمە کێشەی بۆ جەنابتان وەکو قایم قام یان بۆ تەواوی ئیش و کارەکانی ئەم سنوورە دروست کردووە بەڵێت بعد زەقتر بیڵێم ئەوترێت دوو ئیدارەیی هێشتا لێرە بەردەوامە وەکو دوو ئیدارەی بەڕاستی ئێمە هەموو دائیرەکانمان سەر بە بەڕێوەبەراتیەکانی ناو هەولێر باش هیچ ڕەبتێکمان بە سلێمانی وەنیە بەڕاستی باش بەڵام وەکو ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر فرۆسەکە لە هەموو کوردستان هەیەی بەڕاستی لە هەموو کوردستان هەر ئەڵێ زۆنی سەوز و زۆنی سەردوو لەو بابەتانەوەکو قەزێکی سیاسی من هیوادارم ئەوە کێشەی سیاسیەکانە و گرفتە چارەسەرکردن کێشی ئیدارە نیە بەڕاستی ئەمە وەکو لێرە لە ئیدارە بکەوینە ئەو چشمانەی کە ڕنگدانەوەی سیاست بەسەر ئیدارەوە هەیە باشە یعنی یەکێکی تر لە پرسەکان ئەوەیە ئێوە بۆ دەوڵەمەندی زۆری لێیە کۆیە بەڵێ تا چەندە هاوکاری دەوڵەمەندەکانن و بەرهێنەر و مستەسمیرەکانن کە لە کۆیە پرۆژەیان هەبێت و لێرەوە چ پەیامێکیان بۆ نێری بۆی ئەوانیش بێنە پێشەوە دەستیانە بێت لە ئاوادانکردنەوەی کۆیە و لە بەرامبەرە قازانیش بکەن لەو فترێ من دەست بەکار بوومە کاگیادگار لە زۆر دەرگام داوە زۆر هەوڵم داوە مستەسمیر بێنم بۆ کۆیە زۆر هەوڵمان داوە و هەوڵەکانیشمان خەریکە ئیشاڵە هەندێکیان نەتیجەی لێ پەیدا بێ بۆی کە هەندێک مستەسمیر بێت لە کۆی ئیشکە ئەو پرۆژانە ئێستا یەکێک لەوانە ئێمە هەوڵماندا زانکۆیەک منەزەمێکی عالمی کاسۆلیک دروستێکە هی مەسیحیەکان لێرە پێکاتی مەسیحی هەیە لە کوێ هەوڵماندا بهێنە هەرمۆتەی ئێستا بەنیازین وحدێکی سەکەنی قەریەکی زانکۆ لە نزیک زانکۆ بکرێتەوە مەکەی دەست پێکات وەڵی تا ئێستا کە لە هەوڵین ئەوەی هاتبێت ئەوەی لە هاتبێت ئێمە ئەو پەڕی هاوکاریمان کردووە هیچ وامان نەکردووە کە بەڕاستی کێشێکی ئیداری لێرە بۆ دروست بێت گەنجێکی جوان لە ناو نانەوەخانەیەک جوان دەموتی ئەگەر من باوکم نەبێت کە خاوەنی نانەوەخانەکە یەکیشم دەست ناکەوێت ڕاستی گەنج لێرە سوڕێتەوە بێتاقەت و بێزار تەنانەت شوێنێک نیە ئیسراحەتێکی تیا بکەن لەم ڕۆوە ئێوە توانن بەڵێنی چی بدەن کاک یادگار کۆیە بەهۆی سابقەکەی جەناب دەزانی شارێکی خوێندن و خوێندەوەریە بەڕاستی خەڵکەکەش بە زۆری وەزیفەیە لە ئاستی خوێندن و خوێندەواری شارێکە بەڕاستی لەوە هەموو کوردستان ناو نابانگێکی تایبەتی هەتاوەکو ئێستاش لەسەر ئاستی پارێزگای هەولێر زۆربەی ساڵەکان هەمووی هەر یەکەمی پارێزگا بوو هەتا یەکەمی هەرێم دووەمی هەرێم لەبەرەوەی بەڕاستی لێرە زیاتر مەسەلەی خوێندن و خوێندەواری کەمتر مەسەلە پرۆژێکی اقتصادی گەورە لێرە کراوە کە خەڵک بەخۆیەوە بکرێت ئەو گەنجە بەڵێ ڕاستەکات دەرفەتی کار لە هەموو کوردستان بەڕاستی وێرانە و بەڕاستی لە کوێ زۆر خراپە یەکێک لەو پرسیارانەی منی نیگەران کردم ڕۆ لەناو وڵاتیان وتیان ماوەی 4 ساڵیشە یەک خێزان نهاتۆتە ناو کۆیەوە لە پەسا لی ئەڕواتە دەرەوە هەست ناکەن ئەمە مەترسیە بەتاکیت حکوومەت خەڵک هەڵبێت لە شارەکە کە داواکاری خەڵک بەڕاستی کە بوون بە پارێزگا بۆ ئەو بابەتانەیە کاکیادگار ینی بەڕاستی حکوومەت ئەگەر ئیهتیمام هەروە بە هەولێر بدا و قەزایەکان ئیمەلکە زوبە لە ڕاستە زۆر لە گوندەکان بەرەو قەزاکان دێ لە قەزاکان بەرەو سنتەری شارە گەورەکان دێت کەلیمەیەکی زۆر ناخۆشیە مەسەلەن ئێستامە زۆر بەردەوام لەگەڵ ڕاگەان کارەکان وتمان منە بەکارینێن مەسەل ئێستا کوێ شار بووە کوێ زۆر لەو شوێنانی ئێستا لەو فترێکی کەمبوونەتە شار و گەشیان کردو گەورە بوو کوێ زۆر پێشوان شار بووە خەڵکی مستەلەحێکی زۆر سیر بەکارن ئەڵێ شارچکە هێ خەڵک حەزەکە لە شار نیشتە چێبێت ڕوو لە شارەکان بەڕاستی ئەمەش گلەیمان لە حکوومەت لەسەری خۆمانەوەیە ئەو تەرکیزە زۆری لەسەر سنتەری شارە گەورەکان لەسەر پارێزگا لەسەر ئەوکان نەبێ بێتە سەر قەزایەکان باشە وەک چۆن ئێوە گلەیتان لە هەولێر هەیە خەڵکی تەقتەقیش گلەییان لە ئێوە هەیە ئەڵێن کۆیە ئێمەی پشتگوێ خستووە ڕاست بەنسبەت کاگیارگار ئەوەی کە ئێمە وەکو وحداتی ئیداری لە بەردەستماندا بوو بێ لە پارەی پەرەپێدان لە پارێزگا هەولێر بە ڕێژەی دانیشتوان بە قەزایەکانی داوە باش وەک هەموو قەزاکانی تریش بە کوێ درراوە لە کوێش بە ناحیەکان بە پێش ژماری دانیشتوان پێدراوە بەڕاستی ئەوە قسێکی شای خەڵک باز دەکات دەڵێ ئەوانیە خۆی نەخڕاست نیە بەڕاستی ئەنی ئەمە ئەوەندەی پێمان کرابێت لێرە لە کۆیە خزمەتی خەڵکمان وەکو یەکتر کردووە بۆ نمونە ئێستا نەوت دابش دەکرێت کاکیاتکە هاوڵاتیە گوتی 4 ساڵ پێش ئێستا وەرم گرتووە بەڵێ نەوت ئەوەندەی ئیمکانێتەکەی دێتە بەدەستیمە نەوت ئەوەندەی کە هاتوو ئێمە سەدانی جەنابی پارێزگارمان کرد وتمان کۆیە نەوت گوتی بەسەرچاو بە پێی ڕێژەی دانیشتوان
شتێک لە زیاد لە ڕێژەی دانیشتوانەکە هەوڵەدەم بە پێ ئەو حسەی کە بووماندێ بەکاندێنی ئێمە لە ناو کۆیە 2691 خێزان نەوتی پێدراوە لە تەختەق 1176 ماڵ نەوتی پێدراوە باشە ئەنی کۆیە و تەختەق تا کۆیە شارێکە گەورەترە و ناحیەیە باشیانی تاکەی هەموو خێزانێک بەرمیلێک نەوت وەرەگرێت کاتێکی دیاریکراو هەیە بە پێ یانەچێتەوە هاوین دیسان بەڕاستی ئەوە پرسیارە لەلای من یەکرێت لە جەنابی پارێزگاری پرسیت ئەو ڕێژەی کە بۆ پارێزگای هەولێر دێت بە پێ ئەو ڕێژەیە بەڕاستی بە ئێمە دراوە و ئێمەش ئەوە عادەتی تەوزیعەکەمانەوە ئومێدی شوان وایە لەو فترێ هەڵبدرێت زیاد بکرێت باشە کاک تاریق ئێمە وردە ئەوڕیانم پێمەڵێن لە قشڵی کۆیە نزیکە بینەوە دیارە بیتە کۆی و نەچیتا قشڵە نابێ ئەچینە ئەوێ و لەوێ گفتوگۆکەمان بەردەوامەکەین قسەیەکیش لەسەر لایەنی کەلتوری و شوێنەوارەکان و گرنگیدان بەو لایەنانە شەکەین. عزیزان ئێستش بۆ بەردەوامیدان بە گفتوگۆکەمان لەگەڵ جەنابی کاک تارق قایمقامی قەزای کۆیە هاتوینەتە ناو قشڵەی کۆیە مەبەستمانە لێرە لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز قسە بکەین کاک حاکمگەر قسەیەک لەسەر ئەو پرۆژانە بکەین کە تا ئێستا ینی بە تەواو نەکراوی جێهێڵراون پاشان لەسەر پرۆژەکانی ترەوانی کە پێشنیاز کراون. ڕاست ئێمە کاگیادگار تقریبان 4-5 مانگێک پێش ئێستا جەنابی کاقوبات تاڵەبانی ڕای سپاردین لەسەر هەم پرۆژە تەواو نەکراوەکانی قەزای کۆیە و هەم لەسەر پرۆژەی تازە تەقدیمی فەرمانگەی پلاندانە لە ئەنجومنی وەزیرانی بکەین. ئێمە کۆمەڵێک داتا و ئەرقامان کۆ کردەوە لەسەر پرۆژە وەستاوەکان لە پرۆژە وەستاکان بەپی ئەو لەوێت پێداهاتوینەتە خوارێک کامیان زۆر زۆرە بەڕاستی لە شارێکی پڕجوڵەی هوەری و ئەدەبی ئێمە بەڕاستی هۆڵمان زۆر زۆر بوو هۆڵی کۆنفراس ژمارەیەکی لە پرۆژە وەستاوەکەمان هۆڵی کۆنفرانسە دوای ئەو پێداهاتوینەتە خوارە بەپێی پرۆژەکان لە پرۆژە پێشنیازکراوەکانمان 13 پرۆژەیە زۆر گرنگن بۆ شارەکە لە فەرمانگەی پلاندانانی ئەنجومنی وەزیران و نووسینگەی جەنابی کاقوبادە ومێدمان هەیە ئەمە کەی ئەگەر هەیە ینی بۆ نەکان پرۆژات لە سەرەتای 2019 چێتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لە ئەو پرۆژانی کە زۆر پێویستە حالیان کەوتە بواری جێبەجێکردن پردی بەنداوی سلاقوڵی زۆر خەڵی بۆ شۆفێران وڵاتیان دروست نزیکی کولفەکە بای ملیارێک و 300 میلیۆن بوو هەر ئەمڕۆژ لەگەڵ مقاولەکە پەیوەندیم کرد وتی پارەکە تەمیل کراوە کە دەست بەکار بکە بەڵام کەواتە مقاولەکە پارەکەی پێگەیشتووە کەی دەست بەکارە بێ بۆ ئەوەی ئەو کێشەی لەسەر پردەیە و لەسەر بەنداوەکەی لەورۆ دەست بەکارە بێ بەڵام ئەگەر کەش و هەوای ئێسای کوردستان دەرفەت بدات چی هەیە لەم 3 مانگەی یاخود ئەم 6 مانگەی سەرەتا بچێتە بواری جێبەجێ لە بواری جێبەجێکردنە لە فەرمانگەی پلاندانانە لە تاوتوێدایە کە ئیشاڵڵ تا ئێستا وەڵاممان وەرنەگرتەوە نەخر بەڵام وەڵامی یەک پرۆژەیەکمان وەرگرتەوە پرۆژەی بەنداوی سماخۆڵی پردەکە وەرمانگرتەوە هاوڵاتیەک لە فەیسبوک نامەیەکی دیارە من زۆربەی ئەو زانیاریانەی ئاماژەی پێدەم لە هاوڵاتیانەوە لە ڕێگەی نامە و تەلەفۆن و کۆمنتەوە بۆ ئێمەیان ناردووە ئەڵێ حکوومەت مەلەوانگەیەکی دروست کرده بوو قەرار بوو بکرێت و ناوی لێ بنرێت مەلەوانگەی تاهیر تۆفیق ئەڵێت پرۆژەکە درایە کەسێکی تایبەت و ئێستا یعنی کراوە بە بەنزین خانە ئەمە تا چەندە وایە ئەگەر وایە بۆچی وای لێ کاگیادگار ئەو پرۆژەیە سەردەمی من نەبوو بەڕاستی تەفاسیلی وەڵامی ئەو پرۆژەیە لای من نەبوو بەڵام فرۆشرێتەوە نەخرد من نازانم بەڕاستی تەفاسیلی ویشە لەلام نییە کە چۆنی بە بەڕاستی ئایا ئەکرێ بەڵێن باوڵاتیان بدەیت کە لە سەردەمی تۆ تا ئەو کاتەی تۆ لێرە حاکم بیت و قایمقام بیت ڕێگە نەدەی بەوەی کە پرۆژەی حکومی بفرۆشرێتەوە و ینی شتی دیکەی لێ دروست بکرێت کاگیادگار من لێرە ئەوەندە فترەی ساڵی لێرە بەوە معروفم کە بەڕاستی زۆر قانونی بوومە پیشەکان و زۆر کێشەی بۆ دروست کردووی بەڵێ کێشی بۆ دروست کردوم من ساڵێکە بە تەواتی ڕوبەڕووی دیاردەی تەجاوز بوومەتەوە بەڵێ تەجاوز لە کۆیە بە تەواتی بنەبڕمان کردەوە و هیچ حرەکەی و جلێکی تەجاوز نییە و هەر شتێکیش لەو شارە هەبێ کە لە دەرەوەی بازنە یاسایی بێت من بەڵێن بە خەڵکە دەم کە ڕێکاری یاسایی خۆمی لەگەڵ کەم ئەیدەمە دادگا و بە دەوڵاتچنیش بۆ ئەو بابەتاکە باشە گلەیەکی دیکەی هاوڵاتیانی
کۆیە ئەوەیە ئەڵێن هیچ گردێک نییە لەم سنوورە ڤێلای بەرپرسێکی لێ نەبێت ینی ئاماژەیان بەوە داوە بە دیاریکراوی ئەڵێت لە قایمقام بپرسە بۆچی بەرپرسەکان هەموو چنارۆکیان داگیر کردووە و سیم و تەلبەندیان کردو و ناهێڵن کەس بچێتەوێ بۆ سەیرانیش بەڵام هاوڵاتیەکی یاسایی 1 متر زیادە ڕەوی بکات پێیدا خەن و سزادێ منیش بەو هاوڵاتێ بە ڕێزە ئەڵێم من ساڵێکە لێرە دەست بەکارم لە ماوەی ساڵێک نەمێشتە بلۆکێک لەسە بلۆک بە تەجاوز دابدرێت خۆزگە ئەو زمانەش لێرە بمە ڕێگە منە ئادا بە هیچ شێوەیەک تەجاوز بکرێت باشە دیسانەوە قسە بکەینەوە لەسەر ڕێگەی تەقتەق چکە بۆ ئەوەی ئەوان پشتگوێ نەخین ئەوان خۆیان بە بەشێک لە ئێوە ئەزانن و لە ڕووی ئیداریشەوە هەر سەر بە ئێوەن ئەم ڕێگەیە کەیلایەکی لێ ئەکرێتەوە کاگەرگەر ڕێگاکە ئێمە هەم لەگەڵ بەڕێبەری ناحی تەقتەق و هەم لەگەڵ بەڕێبەری ئاوادانکردنەوە چەند هەفتە پێشتر چوینە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەو شوێنەمان هەم بەسەر کردەوە ئێستا حالیان لە بەردەستی وەزارەتی ئاوادانکردنەوە 45 میلیۆن دینار هەیە بۆی چاڵە چۆڵەکان چاک بکرێت بەڵام دوومانکە بەڕاستی کەش و هەواکە دەرفەت نادا کاری تێدا بکەیت وەکو لایەنی کەلتوری و گەشتیاری و ینی کۆیە بە هەر کوێیەکی هەر گەڕەکە ئاساییەکانیش شوێنە وارن شوێنێکی دێرینن شوێنێکن ئینسان دڵی پێیانەکرێتەوە کە بە ناویانە تێپەڕێ لەم ڕووەوە قسە لەسەر ئەوە هەیە کۆیە پشتگوێ خراوە تەنانەت لە وردە گفتوگۆیەکی پێشەوەی دەست بم بەشەی بەرنامەکە بکەین ئاماژەت بەوەدا کە بەشێکی زۆر باشی شوێنە ئەسەری و شوێنەوارەکان مەترسی لە ناوچوونیان لەسرە ئەوە تا ئێمە لە ناو قشڵی کۆین بۆ نمونە بە ناچاری بە لایلۆنی شین داپۆشراوە بۆی لە ناو نەچێت بۆی زیانی زیاتری بەرنەکەات کاگی یادگار کۆیە وەکو وتم شارێکی دێرینە یەکێک لە شارە هەرە کۆن و دێرینەکانی کوردستان کە ئەوەندەی شوێنی ئەسەری کولتوری و خانوە کۆنەکان کە بەڕاستی لەو شارە هەیە باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی تری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بەو شێوەی هەبێ گرنگی پێدراوە خۆی کاتی خۆی جەنابی مام جەلال زۆر تەرکیزی لەسەر ئەو مەسالان کرد بۆ هەم ئەو قشرێژ لەسەر ئەرک و لەسەر فەرمانی ئەو نۆژەن کرایە لەم ماوە یانی لە ماوەیەم 4 ساڵە وەزیر ڕۆشنبیری سەردانی ئەوەی کردووە بۆ پرۆژەیەک بۆ لاکردنەوە لەو شوێنانە سەردانی کردو بەڵام پرۆژیان نەبوو بەڕاستی ینی زۆر زۆریش پێویستە بۆ ئەو شارە پرۆژەی ڕۆشنبیری هەبێت چکە بەڕاستی کوێ شارێکی پڕ لە جوڵەی هوەری و ڕۆشنبیریە تا ئێستاش باوەڕ ناکەم لە هیچ شارێکی کوردستان بەقەت کوێ حڕەکە و جوڵەی فەرنی هەبێت ئیتر ئەوە ئەبێت لا لە کۆیە بکەنەوە بەرپرسیارەتێکە بەرامبەریان کاک تارەق من دیارە پرسی دیکە زۆرن بەڵام کاتی بەرنامەکاری هێندە هاوکارە سوپاسی ئەم دەرفەتە ئەەکەین کاکتارە حیدەری قایمقامی قەزای کۆیە بە وەکالەت زۆر زۆر سپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی سپاس بۆ لوتفان هەر بژین ئەزیزانم بەرنامەکەمان پاسی یادگار لە کۆیە کۆتایی هات بەڵام ئەمە دواوێستگەی پاسەکە نابێت هەفتەی داهاتوو لە شارێکی دیکەی کوردستان پێتانەگەینەوە و بێگومان جارێکی دیکەش سەردانی کۆیاکەینەوە هیوادارین ئێوەش لای خۆتانەوە هەر یەک لەیەوە بێ بە ئامادەکار بۆ ئەم بەرنامەی هاوکاریمان بکەن لە کێشە و خەم و کەم و کورتیەکان ئاگادارمان بکەنەوە بۆی ئێمەش بین بۆ لای ئێوە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان و کۆیەی جوانیش لە ئەمانەتی خوادابن خواتان لەگەڵ